لە ساڵی 2012دا لەلایەن تیمێکی فەڕەنسیەوە ڕووپێوی بۆ ناوچە شوێنەوارەکانی قەزای پشدەر کرا و نزیکەی 170 ناوچەی شوێنەواری تێدا تۆمار کرا. بەڵام بەشێک لە شارەزانی شوێنەوارناسی ئەماژە بەوە دەکەن ژمارەی شوێنەوارەکان لە سنووری قەزای پشدەر لەو ڕێژەیە زیاترە کە لاقەڵا و گۆڕستان و گوندی ژێرزەوی و دەپۆلکە و ئەشکەوت پێکاتون. هاوکات هۆشداریش دەدەنە لایەنە پەیوەندیدارەکان سەبارەت بە مەترسی لە ناوچوونی ئەو ناوچە شوێنەواریانە کە مرۆڤ و کارەساتە سروشتەکان هۆکاری سەرەکین. کۆنترین قەڵاتی دەستکردیش لە ناوچەی پژدەر دیارە قەڵاتەکەی سەید ئەحمەدانە کە مێژووی دەگەڕێتەوە بۆ سەردەمی سۆمەر واتە 6000 ساڵ بەر لە ئێستا. دیارە گۆڕستانیش زۆرە ئەوجار تایبەتمەندیەکی ناوچەی پژدەر لەبەر ئەوەی هاوسنوور بووە لەگەڵ ئیمپراتۆریەتەکانی میدیا و هەخامەنشینی و ئەشکانی و ساسانی ئێران و ئیمپراتۆریەکانی دیوی عێراق وەکو بابل و سۆمەر و ئەکەد و ئاشوریەکان. بەمبەستی کاریکردن و پشکنین لە ئێستادا تیمێکی زانکۆی تیسۆکۆبای یابانی و میونخی ئەڵمانی لە هەردوو قەڵای سەید ئەحمەدان و قەڵاتی دینکە لە گوندی نورەدین کاریکردن و پشکنین ئەنجام دەدەن و بۆ تەواوکردنی کارەکەیان پێویستیان بە 5 ساڵە. بەڕێوەبەری شوێنەواری ڕاپەڕێنیش دەڵێت هەر هاوڵاتیەک ناوچەیەکی شوێنەواری لەناو ببات ڕێکاری یاسایی لە بەرامبەردا دەگیرێتە بەر. لە قەڵاتی سەید ئەحمەدان کە زانکۆی تیسۆکۆبای وڵاتی یابان بە سەرپەرشتی پرۆفیسۆر ئەکیرا کار دەکات لەوێکانە شوێنەواری بیناکی گەورە دۆزراوەتەوە کەوا مێژوەکەی بۆ سەردەمی ئایرۆن ئێز دەگەڕێتەوە وە لە پەشی پێشەوەی ئەم گردا شوێنەواری چاخی ئایرۆن ئێز دۆزراوەتەوە بەڵام لەگەڵیشاندا سەردەمی حەسوونە دۆزراوەتەوە. زانکۆیەکی ئەڵمانی وەک باسم کرد زانکۆی میونخ شیکردنەوەیان بۆ ئەم تابلێتە کردووە و باز لە کڕین و فرۆشتن یاخود مامەڵەکردن دەکا بە ژنەوە. ژمارەیەک لە ناوچە شوێنەوارەکانی قەزای پشدەر بۆ سەردەمەکانی چاخی بەردین دەگەڕێنەوە و بە ناوچەیەکی گرنگی شوێنەواری لە هەرێمی کوردستان دادەنرێن. هەنگاو مەحەمەد ئێنارتی، قەزای پشدەر.